دەژیت کەری دڵبڕ لە قیند ڕندێ بێویژان و هین نەتوانی واکێ کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە عارەبم لە ئێرانیم لە گورجێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم لە عارەبم لە ئێرانیم لە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم نەنگیە و نەپیاوەتی جیاوازی ناکەوایەتی بڕیارە و هێش و داویەتی کە کورد بین و هەر کورد ئەبین کە کورد بین و هەر کورد ئەبین گەلان هەموو برای منن هەر زۆر کارانم دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم بەرجە بۆ مافی کەس نەبەم بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوەر خەباتەکەم ئەگەر کەری دڵبەر نەقیم بڕندە بێوشان و دین دەربەندی و ئابری و شیرین یەسام کێ لەگەڵ ڕووی زەوین نەتوانی واکەی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین